بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیەوە بێلانەیە سڵاوتان لێبێت زۆرجار لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر فەیسبوک ئەبیستین کە ململانەیەکێ لە نێوان شارەکانە بە تایبەتی شاری هەولێر و سلەیمانی ئێمە لەم بەرنامەیە چەند پرسیارێکەکەین و ڕای هاوڵاتیان وەرەگرین ئێمە کە هەمومان کوردین کەمان بە زمانی قساکەین ئەم بەخوای دەگەڕێتەوە سەر شخصیات هەر کەسەوە ئەوە چ خۆیە هەر ئەنتەرنێت وەچی برێ فەیزێکی دانرای لۆ ڕابواردنێ ئێستا لە ئەنتەرنێت وەرە ئەو شتا هەیە هەمومان کوردین بەخوای فەرقی سلێمانی هەولێر هیچ نییە بەنسبەت شارەکان جیاوازی گەلێک زۆرە شاری سلێمانی ئێستاکە لە هەندێک ڕۆ پێشکەوتوترە لە شارەوە بەرام لە هەندێک شتیتر شاری هەولێر پێشکەوتوترا وەڵی بۆ دەگەڕێنمەوە فەیسبوک بۆ تەشتێکیەوە کە خەڵک زیاتر بەکاری دێنێت ئەمەش وای کردووە کە خەڵک زیاتر بۆ گارتە جاری بەکاری بێنێت وەکو خەڵکی هەولێر گارتە بە سلێمانیەکان سلێمانەکان گارتە بە خەڵکی شاری هەولێرەکەن وەکو ئەو شتانە ناوەڵا شتێکی زۆر خراپە باشنی ئەمە ئاستی ڕۆشنبیری ئاستی ڕۆشنبیری ئەو گەنجانەی کە ئاستی ڕۆشنبیریان نزمە سەر نییە گەنجبی لەوانەیە بە تەمەنەکە بیتن کە ئاستی ڕۆشنبیری نزم بیتن قسەی ناشرین دەکات قسەی نابەجێ دەکاتنەوەکەوە ئێمە لە بنەڕەتدا هەمومان کوردین و هیچ فەرق ناکە لە بینی سلێمانی دوهۆک هەولێر هەمووی کوردین و برایەکچی بەڵام ئەوانۆکەوەی گاتە بە خەڵکی هەولێرەکەن زیاتر ئەوان گاتە بە خەڵکی هەولێرەکەن وەکو ئێمە وەڵای شتێکی خراپە ئەمە نەمێنێ باشتە بەڕای من ئەگەر تاالێک لە یەکتری بدەن دەکار تاالێک لە خۆیان دەدەن چونکە ئەوی کورد بیتن نابی تاالێک لە یەکترەوەدە بەڕای من زۆری هەولێر سلێمانی ئەوانیانەیە وڵا هەر لە پێش وەزانمان لە مێژ ئەوانە نافەسایان زۆر لەگە یەکتریەوە زانم وڵی من پێم وایە ئەو مەسەلی ململانەی لە نێوان هەولێر و سلێمانی بۆ هەندێک شتەگەڕێتەوە بۆ نمونە ڕەنگە شەڕی ناخۆیەک بی لەو سەبەبانە چکە ململانەی کیا بوو کاتی خۆ لە شەڕی ناخۆ لە نێوانێکێتی پارتی ئەوەی چێکە لە پرسیارەکان بەڵێ عەفوەن پێم وایە سەبەکەی ڕەنگە بۆ بگرێتەوە یعنی خەڵکەکە بوون تعسوبەکە بوون نێوان خەڵکەکەیدا نێوان خەڵکی سلێمانی و هەولێردا ڕەنگدانی سەر خەڵکەیە هەبوو يعني ئەوان هەوڵیانەدا نقطەی زعفی ئەوان بدۆزنەوە ئەوانش بە هەمان شێوەیە هەوڵیاندا نقطەی زعفی ئەوان بدۆزنەوە بەڕای من هیچ پەیوەندی بە شەڕی ناوخۆوانەدا نییە هەر ئەوەی گەنج بیتن دایمەنەوە حەزە چییە وڵای ئەگەر بتوێت چاوی دەبیەکان گەورەکان چابنەوە کچەکانوانی ینی ئەوی سەرەوە خۆی چاکات نەوە ئەوەی ینی کچەکان خۆیان چاکەن لە قسەی نابەجێ و ئایا شوێن دەرێ خۆشترە چێن دەرە ناخۆشترە و بەڵام ئەوانە هەمووی دەگەڕێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری ئەکە ئاستی ڕۆشنبیری بەس بوو حتمما قسەی ناشرینیش ناکەی حتمما قسەی ئەوەش ناکەی کە بێتەوەی ئەوەی چکە ئێمە ئەو قسانە بنووسین ناوەڵای ئەو شتە نەمینێتە من زۆر جارێکە من لە نەفرانەیە جێم لێ دەبیتن باسی ئەوەی دەکەن لە بینی سلێمانی و هەولێری ڕاستەوە شتەوەیە بەڵام خەتای زیاتر سلێمانی هەولێروانیە ئەنی ئەو وای کرد بڵین نەهاوسەنجێک دروست بێنەوە ئەوان ئەو دوو ململە ئەو دوو فکرێدا وای کرد کە خەڵکەکە بڵین هەوڵدا کام لایەن نقطەی زعفی زیاترە بڵین ئەبە شێوە یعنی قسە لە سەروان بکەن ئەوانش بە هەمان شێوە قسە لە سەروان بکەن هەولێر زیاتر هەمووی لە دوو کاسبیە ئیشکەرە لە دوو پارێ ژیانی خۆی پێ بەڕێوە بچیتەوە بەڵام سلێمانی وانە بەخوای ناوەڵە لا ئەزەل خۆی وایە بەخۆی پێشترێ وا بڕاستە ئەو شەڕناوە خۆشی زیاتر ئەوەی کردی یعنی بینی تێکدان بینی هەولێر و سلێمانی تێکدا بەڵام بەخۆش وا بوو لە ئەسڵەوەش هەروە بوو وڵی بەنسبەت وەکو ڕێی شخصی خۆم پێمانی هیچ فەرقە چێبی بینی هەولێر و سلێمانی ڕەنگە لە مەسەرەن لە هەولێر بەو شێوێ بخوێنتەوە وەڵام لە سلێمانی بڕۆ ناکەم بەو شێوێ بێ ئەنی ئەو وای کرد بڵین نەهاوسەنجێک دروست بێنەوە ئەوان ئەو دوو ململە ئەو دوو فکرێدا وای کرد کە خەڵکەکە بڵین هەوڵدا کام لایەن نقطەی زعفی زیاترە بڵین ئەبە شێوە یعنی قسە لە سەروان بکەن ئەوانش بە هەمان شێوە قسە لە سەروان بکەن بەڵام پێم هەولێردا سلێمانی سەرکەوتی مەدەستێناوە لە شتێوەدا چونکە سلێمانی با بڵین مەرکەزی ڕۆشنبیریە مەرکەزی سەقافەت بووە ئێستا وەکو لە شاری ڕۆشنبیری لە هەڵبژێری دراوە لە کوردستاندا ئەگەر ئێمە ئەو پرسیارە بکەین تۆڵی سلێمانی سەرکەوتین بەدەستێنا بەڵام ئایا سلێمانیش بەشێک نییە لە هەولێر ئایا سلێمانیش مەسەرم بۆ نمونە من تۆ ئێستا لە هەولێر ڕاوەستاوین ڕەنگە تۆ خەڵکی شارێک بمش خەڵکی شارێکی تر بن باشە بەڵام هەمومان کورد نین تەما قسەکە زۆر جوانە خۆ کێشەکە لەوانە هەمومان کوردی هەمومان کوردی ڕەنگە لە جاروێ لە نێوان گەڕێکەکە ململانەیەکە بیان لە نێوان قۆڵانێکە یان لەوان دوو گوندە ململانەیەکە بی خۆ جاروێ ململانەکە کۆمەڵایەتیە یان ناڵێم جاروێ سیاسیە یعنی بەپێی بادوی خۆ گۆڕانکاری بەسەردادێ کاتی خۆی بۆ نمونە سەدەمی نالی و مەحوی و ئەو شاعیران دواتر ململانەیەک دروست بووە هەن لە نێوان چەمچەماڵ و سلێمانیدا
الشيخ رزاق بون منكاتي خوي للاستاذ سليماني الشعري قلت وين رنگ دانو اخوان ابوا من خاكي لا رانيا ياخذ لسليماني ياخذ لشاري كركوك. بەڵێ من خەڵکی ڕانیم بەخوای فەرقی سلێمانی هولێریز نییە. بە یەک سا سەیری هەموو خەڵکی کوردستانەکەم و هەموو خەڵکی هەموو شارەکانی کوردستانشم خۆشە. من وەکو گەنجێکی شاری سلێمانی هەموو شارەکانی کوردستان بێ جیاوازی خۆشمەوێ. هەمومان کوردین. دوکانم هەیە زۆر جاری سلێمان دێ من زیاتر ڕێز لێ دەگرم لە بۆی میوانە. من کەرکووکیم و هەموو شارەکانم خۆشەوێ. پێم وایە هەیە بەڵام لاواسترا ینی وەکو نەبوو بە دیاردا بەڵام ئەوەی نێوان هەولێر سلێمانی زۆر زەقا بۆ بە جاری وایە نوکتەش لە سەرێکتری جێڕینەوە مەسەلەن ئەگەر نوکتەیەش تریش بێ ئەمەی خێنە سەر شارەکانی بۆ نمونەیەکەی با سلێمانی یان بۆ نمونەیەکەی با هەولێری. هو پێم وایە زیاتر بەوە دۆزێتەوە خۆت بسەلمێنی ینی خۆت بسەلمێنی ینی ئەفزەڵێتی خۆت نیشانی بەرامبەر کەسێکی بەرامبەرتە بۆ نمونە تۆ هەوڵەدەی زۆرترین نوکتە بدۆزیەوە بۆ لەسەر منابی سەلمێنی کە ئەسڵان ڕەنگە ئەو شتێکە تۆ باسی کرێت لە منە هەر نەبوو بێ. منی شاز دەکەم نەک تەنها تۆ منی شاز دەکەم و دڵبیستین لە بینی هەردوولایە. ڕێی منەوە زیاتر گەنجە و ئیشانە دەکە ینی کابراایکی تێنەگەیشتی فەیسبوک لایانی باشیە و لانی خراپیشەیە خەرک زیاتر لایەنە خراپەکەی بەکاردێنی بەڕێی من دەگەڕێتەوە سە سیاست ینی بەڕاستی ینی تێدەگەم کە لە سلێمانی لایەنەکە و لە هەولێرش لایەنەشترە ینی ئەمنەوەی دەگەڕێنەوە سە لایانی سیاسی بەڕاستی. طبعا سیاسی وا لێ دەکاتن ینی بینی سلێمانی و هەولێری ئەوغوا لێ بکە. لای سلێمانی نەوعەکەن ئێرز نەوعەکەن بەس بە تایبەت هەولێر وانییە یعنی یەکێک منافسی نەبیتن هەولێر منافسی نابتەوە. ئێمە منافسی یەکتریەکەین ئایا ئێمە مەسن ئەم شارانە بۆ نمونەم بە کوردی قساکەم هاتوومەتە لای تۆ پرسیارەکەم کوردی خەڵکی ئەم شارەش نیم باشە کارچەنە من خۆم بە خەڵکی هەموو شارەکان ئەزانم باشە بەڵام کەچیەوە تا تۆڵی هەولێر منافسی نییە ئاین بۆ هەولێر منافسی نییە بۆ سلێمانی منافسی نەبێ یعنی چۆن ئایا شاری سلێمانی یا شاری هەولێر هین یەکترینین کورد نییە هەمووی کووردە هەمووی کووردە بەڵام سلێمانی یعنی بە نەعچی سەیری هەولێرەکەنی من وای دەرێم و وەش دەرێمەوە نەمینێتەوە باشترە لە بۆی هەردوو لە هەر کوردن. پێم وایە هەیە بەڵام لاواسترا ینی وەکو نەبوو بە دیاردا بەڵام ئەوەی نێوان هەولێر سلێمانی زۆر زەقا. بۆ بە جاری وایە نوکتەش لە سەرێکتری جێڕینەوە مەسەلەن ئەگەر نوکتەیەش تریش بێ ئەمەی خێنە سەر شارەکانی بۆ نمونەیەکەی با سلێمانی یان بۆ نمونەیەکەی با هەولێری. هو پێم وایە زیاتر بەوە دۆزێتەوە خۆت بسەلمێنی ینی خۆت بسەلمێنی ینی ئەفزەڵێتی خۆت نیشانی بەرامبەر کەسێکی بەرامبەرتە بۆ نمونە تۆ هەوڵەدەی زۆرترین نوکتە بدۆزیەوە بۆ لەسەر منابی سەلمێنی کە ئەسڵان ڕەنگە ئەو شتێکە تۆ باسی کرێت لە منە هەر نەبوو بێ بەڵام بۆ ئەوەی شتی زۆر لەسەر کۆبێتەوە لانی زۆر تێدا کۆبێتەوە هەوڵەدەی ئیدی خۆ نیشان دەی وا کە من زیاترم لە تۆ یان تۆ لە من بڵێن لە ڕوانگەی و لاواستری ئەوە پێم وایە ئەو شوێنێ چی بکەین باشە بۆ مەسەلەیەکە چارەسەری بکەین ئێمە وشیاری ئەو گەنجانە هیوادارم نامێنێ هەگەر مەسەر کەسێک یەکدیر خۆش بێت یعنی خۆشەویستی هەیە بەس ئەگەر خۆش نە یان بستە دەخوازێ بابەکە دەدێت بەسداگەکە ناڵێ بەس شارەکان بەێ لە بین شارگە باس هەگەر لە فەیسبوکش بەلا بکە بەخۆی نابیت. کورد ئەبەت ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیەوە بێلانەیە. باشە ئێمە لێرە ڕای چەند گەنجێک یاخود چەند کەسێک لە شاری سلێمانی وەرەگرین لەسەر ئایا بۆچی ئەم جیاوازیە لە نێوان شارەکانە هەیە یاخود جێڕانەوەی نوکتەکان هۆکەی چییە یاخود ئەو ململانەیە چییە کە لە ناو فەیسبووکە هەیە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە کە زۆر جار توانجی زۆر ناخۆشیان لە یەکتر کە ئێستا شایانی وتن نییە لەگەڵمان نابن. ئێستا بۆ نمونە ئەمە پەیجەکە کە کردوانێتەوە کە توانجێکە ڕەنگە ئێمە نەتوانین بڵین و شایستی وتن نەبێت بەڵام خۆتان لە شاشەکە بینن بەڕاستی جێی ناخۆشی و سەرنجە لەسەر ئەوەی کە ئایا ئێمە بۆچی ئەبێت ئەگەر زۆر جار قسەیەکی خۆشیش بکەین بەڵام نەگاتەوەی ئەم ئاستەی کە ئێمە قسەیەکی زۆر ناخۆش یاخود لە تۆڕە کۆمەڵایەتەکانە قسە بە یەکتی بڵین. ئەلێرە
وێنەیەکیان داناوە بە 5 موشک سلێمانی تەسلیمی هەولێر بوو ڕەنگە ئەمە شتێکی ئەو تۆ نەبێ بەڵام سێرەکەین ململانەکان چۆتە بواری ورزش و بواری تەنانەت هونەر وەڵای ئەوە شتێکی زۆر ناشرینە هیوادارم نەمێنێت لە ئەم کەسانە کارێکی باش ناکەن بۆ نمونە ئەمە هیچ لایەنێکی جوانی تا نابینمەوە کە قسەیە لەسەر شارێکەکەی بە ناشرین یا بەو شێوەیە ئەمە ژیشێکە لە پێیجەکانی ترکە توانج و قسەی زۆر ناخۆش بەرامبەر بە شاری هەولێری خۆشەویست ئەوترێت ململانە لە هەموو دنیا هەیە بەڵام ئەو ململانێ ناشەریفانەیە کە شارەکانی ئێمە گرتوێتەوە بەداخەوە هۆکاری زۆرە یەکێک لەوانە کە کاتی خۆی داگیرکەران بە وردی ئیشیان لەسەر ئەوە کردووە کە ئێمەی خەڵکی سلێمانی ڕقمان لە هەولێر بێ هەولێر ڕقی لە کەرکووک بێ کەرکوو ڕقی لە دیاربەکر بێ دیاربەکر ڕقی لە هەموو شارەکانی تر بێ ئەوە هەدەفی ئەوانە هەدەفی میلەتی کورد نییە بەڵام بەداخەوە بۆچی ئێستا وای لێ هاتووە دیارە هەدەفی داگیرکەران هاتۆتە دی هۆکارەکەی زیاتر مەسلەی حیزبایەتیش ئەگرێتەوە بۆ نمونە خەڵکی سلێمانی لایەنگری لایەنێکە خەڵکی هەولێریش لایەنگری لایەنێکی کەیە ئیتر لە ناو خۆیاندا دەبێتە کێشە و مەشاکیل بۆ نمونە ئەو لایەنگری من لایەنگری حیزبێکم بۆ نمونە ئەو بەدڵم نییە ڕەت یەکەمەوە لەگەڵ یانیم ئیتر ئەبێتە هۆی قسەکردن و قسەی ناشرین بە یەکتریش حەزەبیست دەورێکینێ لە بینەیە وەک سەرەتا پێتم مستەوای سەقافی و ملەتە دەرەخانی شەڕی ناوخۆ بێگومان کاریگەری خراپی بەجێشۆ لەسەر ئێمە بەڵام من ئەوە بە هۆکار نازانم چونکە شەڕی ناوخۆ لە نێوان میلەتەکە هەمووی بوو ینی شاری نەئەخوێندەوە ینی مەسەرەن هەبووە شەید کراوە خەڵکی هەولێر بووە بە دەستی هەولێری خۆی شەید کراوە کاوا بوو ئەبێ هەولێرەکان ڕقیان لە خۆیان بێ نەخێر ئەوە شەڕێکی نەخوازرا بوو سەپێنرا بەسەر میلەتەکە هۆکار نییە بەڕای من هۆکار نییە خۆی ئەبێ نەبێتە هۆکارێ بەس لای ئێمە بووە بە هۆکارێک بۆ ئەوشتا حەزەبیست دەورێکینێ لە بینەیە وەک سەرەتا پێتم مستەوای سەقافی و ملەتە دەرەخانی نەخێر من و خۆم هیچ جیاوازێک نابیم لە نێوان سلێمانی و لە نێوان هەولێر و لە نێوان دهۆک فکر و بیرکردنەوەی ئەو کەسەکە ئەو شتاکە بێگومان هەموو چۆنەڵی هەموو بیرکردنەوەکە و مێشکێکی ژوەکو یەک نییە لەگەڵ ڕێزم بۆ کەسانەکە ئەو شتەکەن بەڵام ئەو شتانە لەو پەڕی بێپەروەردەیەکی زۆر سەقەتدان و هیوادارم شتە نەمێنێ بەڕای من هیچ جیاوازێک نییە تۆ چ لە سلێمانی بۆ چ لە هەولێربی هۆکارەکەی دواکەوتنی میلەتەکە ینی سەقافەتی و ئینسانە دەرەخا خەڵکی کەرکووکم هەستەکەی مەسەن ئەگەر تۆ لە کەرکووکە بشی جیاوازیەک هەیە مەسەن لەوان ئینسانەکانی کەرکووک و سلێمانی یاخ و شارەکانە دێمە ئێرە دڵم زیاتر خۆشە بێ نازانم هیچ جیاوازێک هیچ جیاوازێ نبینم وەک نەفسیەت هەیە مرۆڤێ جیاوازیەکە ئێستاشە لە کەرکووکەژی بەڵێ بیستمەوەش ئەگەڕێتەوە بۆ تێنەگەشتی خەڵکەکە لەو ڕۆوە یعنی ئەگەر تۆ هەمادام هەمومان کوردینیان هەمومان یەکنەتەوەین ئەوێ خۆشەویستیمان بۆ هەمووی هەبێ سەری خۆشەویستیمان بۆ شارەکەی خۆمانەوێ دوو بۆ نەخۆشەویستیمان بۆ شارەکانی کێشە بێ ئەمە نمونەیەکی تر لە شتەکانی ئەم پێیجە نووسیانە ئەوەش لافای شارە حیاتەکە زۆرجا لە وڵاتانی ترە ئەگەر شارێک لی بقۆمێ ڕەنگە شارەکانی تر کۆمەک و هاوکاری بنێرن بۆ یەکتری بەڵام لێرەیان نووسیانە یەکێ لە کۆمەتەکانە بۆ ئەم وێنەیە کە دایان ناوە لافای شاری سلێمانیە نووسیانە بە پێکەنینەوە بەڕاستی سەیرە ڕەنگە هەبێت ئێستا پەیجی تری شەبێ با پێچوانی ئەمەوە پەیجێکە بێ کەسێکی سلەیمانی لەگە ڕازماندایان نابێت و توانج و قسەی ناخۆش بڵێن بە شاری هەولێر ئەمە بە سەراتەکانی فەیسبووکمانە ئاخۆ بێ لە دڵمانە چیتیا بێت ئەمە بەشێک بوو لەو شتانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە فەیسبووک ئێمە ئەم قسە ناخۆشانە بە یەکتری ئەڵێنە نێوان شارەکانە ئاخۆ ئەگەر کەسێکی بێگانە سێری ئەم پەیجانی ئێمە بکات و بزانێت ئێمە بەم جۆرە مامەڵە ئەکەین لەگەڵ یەکتریانە ناو پەیج و لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە و ئەگەر لە ناو دڵی خۆمانە ئەبێت چیمان پێ بڵێن ڕەنگە بڵێن دووبارە کورد ئەبەر ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو دڵن پیسن لەگەڵ یەک بۆیە وا بێلانەیە بەڵێ ئێمە کوردین ئەگەر تۆ لە شارێکا بژیت ئەگەر لە شاری هەولێرا بژیت یاخود لە سلێمانی یاخود لە شاری کەرکووک
بەڵێ من خەڵکیێڕانیم بەخوای فەرقی سلێمانی هەولێر هیچ نییە. بە یەک سا سەیری هەموو خەڵکی کوردستانەکەم و هەموو خەڵکی هەموو شارەکانی کوردستانشم خۆشە. من وەکو گەنجێکی شاری سلێمانی هەموو شارەکانی کوردستان بێ جیاوازی خۆشمەوێ. هەمومان کوردین دوکانم هەیە زۆر جاری سلێمان دێ من زیاتر ڕێز لێ دەگرم لە بۆی میوانە. من کەرکووکیم و هەموو شارەکانم خۆشەوێ. کەواتە ئەبێ هەمومان پێکەوە بڵین گەرچی خەڵکی هەر شارێکین یاخو هەر گوندێکین یا هەر جێگەیەکین لە کوردستان هەمومان پێکەوە کوردین هەموو شارەکانمان خۆشەوێت. لێرە شاڵێم بەخواتان ئەسپەرم کاتێکی شاد یەکتریە بینینەوە لە هەر شارێک لە شارەکانی کوردستان بێت.